الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على أنبياء الله أجمعين، خصوصا سيدهم وأفضلهم وإمامهم وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئێمە لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان گەیشتوینە تەوەری چوارەم هەڵسوکەوتی شەرعیانە لەگەڵ خەڵکدا و لە ئاڵقەکان گەیشتوین ئاڵقەی بیستەم کە ئەم ئاڵقەی بیستەمە هەروە ئاڵقەکانی 21 و 22 ئەوانەش هەمووی هەر لەم تەوەری چوارەمەدان. ئاڵقەی بیستەم ناونیشانەکەی ئاوایە مشور خواردن لە کۆمەلگا و بە هەڵوێزبوون لە ڕووی دڵسۆزی نواندنەوە. ئێمە لە سێتەوەرەکانی ڕابردوودا و لە 19 ئاڵقەکەی کە سێتەوەرەکان لیان پێکات بوون باسمان کرد، باسی ڕاستێگەیشتنمان لە ئیسلام کرد و باسی باش پێگەیشتنمان بەهۆی ئیمانەوە کرد و باسی چاک پێکۆ مامەڵەکردنیشمان کرد. لەم تەوەری چوارەمەدا باسی هەڵسوکەوتی شەرعیانە دەکەین لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ خەڵکدا. ئەگەر تەماشا بکەین، خوا سوبحانه وتعالى لە گەلێک لە ئاەتەکانی قورئاندا بۆمان باسی ئەوە دەکا کە بڕواداران پێویستە چۆن پێکۆ مامەڵە بکەن، واتە لەگەڵ کۆمەلگا و دەوروبەریاندا بەگشتی. لە ئاەتی ژمارە 70 کە ئێمە هەموو ئەو بابەتە لە بەڕۆشنای ئەو ئاەتە بە پێزەدا پێشکەش دەکەین وەکو لە سەرەتاوە گوتمان. خوا سوبحانه وتعالى دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. کە پێشتر مانامان کرد، خوا دەفەرمێ پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار دۆست و پشتیوانی یەکدین، مشورخۆر و هاوکاری یەکدین، فەرمان بە هەرچی شتی پەسەندە دەکەن، ڕێگری لە هەرچی شتی ناپەسەندە دەکەن، نوێژ بەرپا دەکەن، زەکات دەدەن، فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی دەکەن صلی الله عليه وسلم. ئەوانە خوا بەزەی پێیان دادێ، بێگومان خوا زاڵی کارزانە. کەواتە مسلمانان، کۆمەلگای مسلمان بەگشتی بە پیا و ئافرەتەوە بە ورد و درشتەوە پێویستە پێکەوە دۆست و پشتیوان و هاوکار بن. هەڵسوکەوتی شەرعیانە لەگەڵ کۆی کۆمەلگادا، ئەڵبەتە ئەم ئاەتە تەنیا باسی بڕواداران دەکات، بڕوادارانی پیا و ئافرەت، بەڵام گومانی تێدا نییە کە کۆمەلگای مسلمان جاری وای هەیە هەندێک لە پێکاتەکانی نامسلمانن. ئەگەر خاوەن کتێبەکان وەکو جوولەکە و نەسڕانی، وەکو سابیئە، وەکو مەجووسی، ئەگەر ئەوانی دیکەن وەکو هەموو جۆرەکانی خەڵک، ئەگەر بتپەرستن، ئەگەر هاوبەش بە خوادانەرن، ئەگەر مولحیدن، هەرچی هەن، مادام لە نێو کۆمەلگای مسلماندان مافی ئەوەیان هەیە کە ئێمە شەرعیانە مامەڵەیان لەگەڵدا بکەین. مامەڵەی شەرعیانە هەڵسوکەوتی شەرعیانە واتە هەڵسوکەوتێک کە سوودیان پێ بگەێنین و لە زیان و زەرەر دووریان بخەینەوە. خوا سوبحانه وتعالى لە سوورەتی المائدەدا لەو بارەوە دەفەرمێت لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. دەفەرمێ بە دڵنیایی خوا ڕێتان لێ ناگرێ ئەوانەی کە لەسەر دینتان دژایەتیتان ناکەن و لە ماڵ و حاڵ و خانوبەری خۆتان وە دەرتان نانێن، خوا ڕێتانی ناگرێ کە لەگەڵیاندا چاکەکار بن و بەخشەر بن. ئەن تەبەڕوهم، چاکیان لەگەڵدا بکەن، و توقسیطوا ئیلەیهم، واتە بەشێک لە ماڵ و سامانی خۆتان بە بەشێک لە ماڵ و سامانی خۆتان هاوکاریان بکەن. إن الله يحب المقسطين. بە دڵنیایی خوا بەخشەرانی خۆش دەوێن، ئەوانەی کە ماڵ و سامانی خۆیان دەبەخشن بە ئەوانەی کە خۆشی دەوێن. کەواتە ئێمە دوو مەرجمان هەیە بۆ خەڵک، واتە خەڵکی غەیری مسلمان، کە لەگەڵیاندا چاکەکار بین.
یەکەم دژی دینمان نەبن، دووهەم دژی ژینمان نەبن. دەقی ئاەتەکە دەفەرمێ لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم. لەسەر دینتان لە دشتان نەجەنگاون و لە ماڵ و حاڵی خۆشتان و دەریان نەناون. کەواتە هەر کەسێک دژی دینمان نەبێ و دژی ژیان و گوزەرانمان نەبێ، نەزیانی معنەویمان لێ بدا، نەزیانی مادیمان لێ بدا، ئێمە مولزەمین، پابند کراوین کە لەگەڵیدا چاکەکار بین، خۆش ڕەفتار بین. ئەگەر هیچێک بڵێ دەگەر کەسێک دژی دین و ژینت بێ، شەڕت پێ بفرۆشە، سەنگەرت لێ بگرێ، ئەوە خوای پەروەردگار یاسایەکی دیکەی بۆ ئەوە داناوە کە دەفەرمێ وەلیەجیدوا فیکم غیلظە، باز بریتان پێوە ببینن. هەروەها دەفەرمێ ئەشیداء عەلى الکوفار ڕحەماء بەینەهم، لەسەر کافران تو دووتیژن لە نێوخواندا بەڕەحم بەزەین. کافرانێک کە سەنگەرت لێ دەگرن دژاتی دەکەن، ئەتۆش شەرع دەستی کردوویەوە وەکو خۆیان مامەڵەیان لەگەڵدا بکەیت. بەڵام یاسای مامەڵەکردن لەگەڵ ناموسڵماناندا بریتێ لە چاکەکاری و بریتێ لە هاوکاری و بریتێ لە بەخشین. پێشتریش پێم وابێ ئەم فەرمایشتەمان هێنا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکدی خۆشویستن و بەزەینواندن و بە تەنگیەک دیوەبوونی مسلمانانمان بۆ وێنا دەکا لە وێنەیەکی بەرجەستەدا. دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. ئەمە بوخاری مسلم هێناویانە. دەفەرمێ وێنەی بڕواداران لە یەکدی خۆشویستنیان في توادهم وتراحمهم، بەزەی بەرامبەر بە یەکدی نواندنیان، وتعاطفهم، هاوسۆزبوونیان لەگەڵ یەکدی. وێنەی بڕواداران لەو سێ بوارەدا وەکو چی وایە؟ کە مەثەلی الجەسەد، وەکو جەستەیەک وایە. ئیدە اشتەکا منه عضو، ئەگەر ئەندامێکی ئازارێکی بوو، ناڕەحەتیەکی بوو، تەداعا له سائر الجەسەد بالسەهر والحمى، هەموو جەستە، هەموو ئەندامەکانی دی لێی دەژێڕنەوە، واتە لەگەڵیدا بەشدار دەبن. بەچی؟ بالسەهر والحمى، بە شەونخوونی و بە تالێ هاتن. هەموو ئەندامەکانی کەش خۆ ئینسان دانی بێشێ، خۆنێ بڵێ وڵات دانم دێشێ با بێشێ، بەڵام ئەندامەکانی دیکە پشوو بدەن، نەخێر، هەمویان ئیسراحەتیان لێ هەڵدەگیرێ و هەمویان شەونخوونی دەکێشن و هەمووشیان تایان لێدێ، هەمووشیان ئازار و ناڕەحەتی دایان دەگرێ. بڕواداران دەبێ پێکەوە ئاوا بن. جا ئەوە بەڕاستی زۆر زۆر جێی سەرنجە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو وێت شواندنە گرنگەی هێناوەتەوە بۆ ئیمانداران. ئەتۆ ئایا گەر برایەکت، خوشتێکت، کەسێک لەو پەڕی دنیا زۆڵمی لێ بکرێ، ستەمی لێ بکرێ، هەست بە ئازارەکەی دەکەی، بۆی بە تەنگەوەی، بۆی بە پەرۆشەوەی. ئەگەر خۆشیەکی هات بێتە ڕێت، هەست بە خۆشیەکەی دەکەی، پێی شادمانی، وا دەزانی ئەو خۆشیە بۆ تۆ هاتۆتە پێش. ئەگەر بە ئەندازەی ئەوە کە وای بڕواداری، بە ئەندازەی ئەوە کە هەست بە خۆشی و ناخۆشی بڕواداران دەکەی، هەست بە ئازارەکانیان دەکەی و لەگەڵیاندا کار لێک دەکەی، بە ئەندازەی ئەوە دەتوانی بڵێ بڕوادارم. کە ئەمە بەڕاستی سەنجی مەحەکە و پێوەرێکی زۆر گرنگە. هەروەها بە ئەم دەقەش بێنین قال النبي لأبي ذر رضي الله عنه أي عرى الإيمان أظنه قال أوثق، قال الله ورسوله أعلم، قال الموالاة في الله والمعاداة في الله والحب في الله والبغض في الله. أما طبراني المعجم الكبير ذا هي نابيتي وسندك شي تشاك حسنة. پیغمبر عليه الصلاة والسلام بأبو ذر غفاري خوالي الرازي به فرموه كاملة قلفكان إيمان محكم ترن، گرنگ ترن، قايم ترن. دڵێ ئەمنیش گوتم خوا و پێغەمبەرەکەی زاناترن. ئەویش فەرمووی دۆستایەتی گرتن لەبەرخوا و دوژمنایەتیکردن لەبەرخوا، خۆشویستن لەبەرخوا و ڕق لێبوونەوە لەبەرخوا. ئەمە بەهێزترین قوڵفەی ئیمان و مسڵمانەتیە. واتە گەر تۆ مسڵمانەتی بە شتێک دابنی کە لە چەند قوڵفەیەک لە چەند گرەیەک پێکاتوە، مەحکەمترین گرەی ئەم گرەیە. کەواتە برا خوشکە مسلمانەکان،
بە حتا دەتوانین پێکەوە لە خۆمان ورد بینەوە هەڵسو کەوت چۆن پێکەوە دەکەین، با هەموو هەڵسو کەوتەکانمان پێکەوە شەرعی بن، با لە ناخەوە بۆ یەکێ دڵسۆز بین، نەک هەر سەر و ڕوومان لەگەڵ یەکدی خۆش بێ. خۆ مسلمان دەبێت لەگەڵ یەکدیشدا سەر و ڕووی خۆش بێ، قسەی شیرین بێ، بەڵام دەبێت بەر لەوە لە دڵدا بۆ یەک بە پەرۆش بین، بۆ یەکدی دڵسۆز بین، بە تەنگ یەکدیەوە بین. بە ئەندازەی ئەوە ماناوە ئێمە دینداریەکەمان قایم و مەحکەمە. هەر لەو سیاقەدا ئەو فەرمایشتەی پێغەمبەریشێ صلی الله عليه وسلم کە دەفەرمێ لا تدخلون الجنة حتى تؤمنوا ولا تؤمنون حتى تحابوا أولا أدلكم على شيء إذا فعلتم تحاببتم أفشوا السلام بينكم. أما إذا صحيح مسلم دهاتوه دەفەرمێ ناچنە بەهەشت هەتا ئیمان نەهێنن، ئیمانیش ناهێنن تاکو یەکدیتان خۆش نەوێ. ئایا شتێکتان پێ بڵێم ئەگەر بیکەن ببێتە هۆی زیادبوونی خۆشەویستی لە نێوانتاندا سەڵاو بڵاو بکەنەوە، سەلامکردن. سەلاوکردنەوە نێ بڵێ سەلام عەلەیکم سەلام عەلەیکم، نا، یعنی سەردان و هاموو شۆ پەیوەندیە کۆمەڵاتیەکانتان تۆند و تۆڵکەن، گەرم و گوڕکەن، بەتەنگ یەکدیەوە بن. دیارە ئەوەش گومانی تێدانی بۆ هەر کەسە بە پێی خۆی و بە توانای خۆی چەندی لە توانادا هەبێ. و ئەوەی من بە ئەزمموی ژیانی خۆشم پێی گەیشتم ئەوەی کە ئینسان هەتا چاوەڕوانی لە خەڵک کەمتر بێ دڵی مرتاحتر دەبێت. ئینسان زۆر چاوەڕوانی لە خەڵک نەبێت. بۆ وێنە تۆ تەعزیەکەت هەیە چاوەڕوانیت هەیە لە فڵان کەسێک، مامۆستایەک، کەسێک، ڕەفیقێکت بێ، بەڵام ڕەنگە ئەو خەریکی ئیشێکی زۆر گرنگتر بێ لەو کاتەدا کە تۆ تەعزیەکەت هەیە، کە نەهات لە خۆ لە دڵی خۆ دامەی کە گرێ ڕقل لێی هەڵسەیە، ڕەنگە خەریکی واجبێک بێ، بۆیە نەهاتەوە سونەتەی بۆ جێبەجێ نەکراوە. بەڕاستی خۆشگلەی نەبوون و پاساو بۆ یەکدیهێنانەوە زۆر گرنگە لە ژیاندا، ئینسان مرتاح دەکا، بەڵام پێویستە هەمووان هەز بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر بە یەکدی و گومانی تێدانی هەمومان پێکەوە جوانین و هەمووشمان پێکەوە دەتوانین کاری ئیسلام و دینداری و مسڵمانەتی لە کۆمەلگا و لە وڵاتی خۆماندا جێبەجێکەین. دەبێ هەمومان تەواوکەری یەکدی بین، دەستبارگری یەکدی بین، کاتێک کە ئاوا بین لە نێو خۆماندا و وەکو گوتم لەگەڵ پێکاتەکانی دیکەشدا، چونکە مسلمان خێر تەنیا لە خۆیدا قەتیس ناکە. ئەو خێر و چاکەی کە لەسەرەتی هەم بۆ خۆشێتی هەم بۆ دەوروبەریشێتی. ئەتۆ گە دراوسەیەکە دەگەر مسلمانیش نییە، جا خاوەن کتێبە، ژوورەکەیە، نەسەڕانیە، سابیئەیە، بوذاییە، مەجووسیە، یاخود هەر مولحیدە، هەر شتێکی هەیە، مادام دراوسێتە، مادام نزیکتە، مادام پێکاتەیەکی کۆمەڵگاکەی تۆیە، چی خێرە بۆی ئەنجامدە، چی چاکە بۆی ئەنجامدە. هەموو جارێ نمونەمان بە یوسف هێناوەتەوە عەلەیهی سەڵات وەسەلام کە لە میسر بێجگە لە خۆی بڕوادارێکیکەی لێ نەبوو، بەڵام تەماشا دەکەی دوای ئەوە کە پاشاکە خەون دەبینێ، یوسف عەلەیهی سەڵات وەسەلام خەونەکەی پاشا تعبیر دەکا، نەخشەیەکی ئابووری 15 ساڵیان بۆ دادەنێ، نەخشەیەکی ئابووری 15 ساڵی کە دەڵێ 7 ساڵ هەرزانی دەبێت، دوای 7 ساڵ گرانی دەبێت، دوای ساڵی 15م خوا دەروی خێر لە خەڵک دەهاتەوە. نەخشەیەکی ئابووریان بۆ دادەنێ کە خەڵکی میسر لەو مەجاعە و لەو قات و قوڕی و لەو گرانیە دەرباز دەکا. کەسیشی لێ نەبوو لەوێ مسلمان بێجگە لە خۆی، بەڵام مسلمان سوود بە خەڵک دەگەێنێ، سوود بە غەیری خۆی دەگەێنێ و هەمیشە ئەهلی خێر و چاکە دەبێت بۆیان دینەکەی وای پێ دەڵێ، نەک لەبەرەوە کە وەڵا ئەوانیش پێنە چاکەی بدەنەوە یاخود بڵێن وڵا مەدحی بکەن، نا، هەر دینەکەی بۆ خۆی وایە، ئاین و بەرنامەکەی خوای پەروەردگار وای فەرمان پێ دەکا. خوا بە کەڕەمی خۆی تەوفیقماندا ئێمەش هەمیشە لەگەڵ دەوروبەرماندا لەگەڵ خەڵکدا هەڵسو کەوتی شەرعیانە بکەین و دڵسۆزانە و بە خەمەوە بوانە لەگەڵیاندا مامەڵە بکەین. لێرجا دێنە کۆتای ماڵقەیەمان و صلی الله علی محەممەد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.